عەبادی بەردەوامە لە سزادانی خەڵکی کوردستان. پێویستە چی بکرێت بۆ تێپەڕاندنی گەمارۆی حکوومەتی عێراق؟ عەبادی ناحەقی دەکا بەرامبەر کورد. پێم وایە حکوومەتی کوردستان هەبێ بریاری کورد بگرێت کە ئەو بریارەش سەرخۆبوونی کوردستان. ئەس وەک گەنجێک ئەپڕۆستی ئەو بۆرودوی خێل سەرما کوردە هاتیم بۆرودوخەکی گەلێکی نەخۆشە هێوی دارم پلانێ هەردوو کە حکوومەتە هەرێما کوردستانی و حکوومەتە بەغدا زووترین کات یانیش هەر شێوەیەکی بیتن بگەنە چارەسەرێک بۆ وێ ئەف قەیرۆنە و ئەف گەمارۆ سەرما کوردە. ئەبلوقادانی کوردستان لەلایەنی بەغداوە زۆر نەحەقە. بەغدا لە ئێستاوە دژی قەزەی کورد و کوردستان نەبووە لە 61ەوە دژێتی. هەرچی مفاوزاتیان کردووە وەختێ لاواز بوونە مفاوزاتیان کردووە وەختێ بەهێز بوونە هەریان کوتاوەتە سەر کوردستان و کوردیان خوێن ڕێژیان کردو. بەڕای من کورد لە بەغا بکشێتەوە سەرۆکۆمار بکشێتەوە هەموو وەزیرەکان بکشێنەوە واز لە بەغا بێنین ئێمە هیچ ناتوانین لە بەغا وەربگرین و بەغا هیچ ئەترافێکی بە کورد ناکات. زۆر دڵگرانم بە وەزعی کە ئێستا خەڵکی کوردستانی تایە و زۆر دڵگرانم بەوەی کە حکوومەتی عێراق و سزایانەی کردوتە سەر هەرێمی کوردستان. دڵنیام ئەگەر کورد یەکگرتوو بێ وە کوردایمە پێکەوە بن هەوڵ بدەن ئەو ناکۆچانەی کە لە بینی خۆیان هەیە هەڵی بگرن جارێ ئیش لەسەرەوە بکەن کە فشار بخەنە سەر بەغداد بۆ لابردنی ئەو گەمارانەی کە ئێستا هەیە.